لە مۆسکۆی پایتەختی رووسیای فیدرال خولی سێمی فێستیڤالی نێودەوڵەتی فیلمی کوردی لە مۆسکۆ بە ئامادەبوونی حەمە سەعید وەزیری ڕۆشنبیری و لاوانی حکوومەتی هەرێمی کوردستان و دکتۆر محسین ئەدیب بەڕێوەبەری گشتی ڕۆشنبیری هونەری سلێمانی و میوانانی کورد و ڕووس و بیانی بەڕێوەچوو. فێستیڤالەکە چەندین چالاکی هونەری جۆرا و جۆری لەخۆ گرتبوو. بۆ قسەکردنی زیاتر لە سەرتەواوی فێستیڤالەکە و چالاکیەکانی ڕاستەخۆ لەگەڵ دکتۆر محسین ئەدیب گفتوگۆی زیاترەکەین. دکتۆر گیان سڵاو لێبێ. زۆر سپاس. باسی بەشداریکردنی هونەرمەندانی کورد لە سێمین خولی فێستیڤالی نێودەوڵەتی فیلمی کوردیمان بۆ بکە. بەڵێ وەکو جەنابتان سێمین خولی فیلمی کوردی نێودەوڵەتیە بەڕێوەچێ فیستیڤالەکە لە ڕاستیان تایبەتکرا بوو بە کوردستان واتە زۆربەی زۆری لە ڕۆژهەڵاتی کوردستان. فیلمی ڕووسیش بەشدار فیلمێکیش لە باشووری کوردستان لە باکوورەوە بەشدار بوون و لە ڕاستیە ئەم فیستیڤاڵە کارێکی گرنگ بوو بەڕاستی، ینی چکە گواستنەوەی فیلمی کوردی و هونەری کوردی بۆ تاڕادێ مستەفا تێکات ئەم بیشارە بکەیتوان و کوردانی ڕووسی و خۆشبەختانە کۆمەڵی لەم فیستیڤاڵەیە فیلمێکی درێژ بوو، مێژووی تەمبور ڕیشە وە تێیا بە بڵێ فیلمش پێس بوو کە ئەمە سەرنجۆرێک لەشار لەسەر و هەمویانەوە جێگری سەرۆک پەیمانگای چاکسکی یەکێکە لە پەیمانگاکان تایبەت میوزیک لەسەر ئاستی جیهان و اعتیبارێکی زۆر زۆری هەیە و لە مەسیح بوو و تەمبور و موسیقای یارسان جوانی ڕاکێ و خواستیان هەم فیلمەکەی و هەم گۆرانیەکانی ڕاکێشت ئەمە زۆر دڵی من و وەختەکەشی خۆش. بەڵێ دکتۆر، بیرۆکەی پێشکەشکردنی خەڵاتی ڕێزلێنانی وەزارەتی ڕۆشنبیری بە گروپی کچانی مۆسکۆ لە چێوە سەرچاوی کرد؟ بێگومان ینی ئەمە وەکو کورد وەری هەرێمی کوردستان بەلامانەوە ئەوە استراتیژە بە تایبەتی وەکو وەزارەتی ڕۆشنبیری زۆر ئەو بەلامانەوە استراتیژە کە گرنگجی بە و بیانیانە بدەین کە گرنگجی بە ئەدەب و هونەری کوردی ئەدەن. بۆیە هەر پێشوەختە ئەو زانیاریەمان هەبوو کە گروپێکی وا لە ساڵی 2005ەوە دروست بە پێشتریش باڵین لە هەندێک ئاهەنگی نەورۆزی مۆسکۆیا بەشداریان کردەوە بە پێشکەشکردنی تابلۆی هەڵپەرکێی کوردی بەجلی کوردی وەلەمی ڕووسەوە. وێ پێویستمان زانی تا خەڵاتیان بکەین و لێرەشەوە جەنابی وەزیری تاکە حەمە سەعید خەڵاتی تایبەتی پێشکەشکردن و واستی ئەوەشیان هەبوو لە ڕاستیان ئەوان کە بێنە کوردستان و لە فیستیڤاڵەکانی کوردستانی شابەجلی کوردی و ئەوانەوە بەشداری لە فیستیڤاڵەکانی یەکلا بکەن. بەڵێ دکتۆر، تا چەند گرنگە ئەو ئاڵوگۆڕە هونەری و کولتوریە لە نێوان هونەرمەندانی کوردستان و هونەرمەندانی بیانیدا؟
بێگومان هوەر و کولتور و ئەدەب سنووریان نییە و پێویستە هەموو نەتەوەکان گرنگی بە ماڵ و گۆڕە کولتوریە بدەن بە تایبەتی ئەو نەتەوانەی وەک ئێمەکە خاوەنی دەوڵەت نین خاوەنی یەکەی سیاسی نین زۆر گرنگەکە لە ڕێگای و ئەدەبەوە خۆمان بە گەلانی دنیا بناسیێنین و بوونی ڕاستەقینەی جستە بکەین لەسەر ئاستی دنیا و هەمیشە زۆر گرنگە ینی ئێمەی کورد بە تەنها وەکو قوربانی ئەوەکو شەڕکەر نەناسین بەڵکو وەکو ئەدیب وەکو داهێنەر وەکو سینەماکار وەکو مۆسیقار خۆمان بە گەلانی دنیا بناسیێنی بە ئەمە لە ڕاستیە ئەگەر بە ئەندازەی یەکەی سیاسی و دەوڵەت نەبێت لە ڕاستیە لەو کەمتر نییە بۆیە بێگومان پرسیپالانە کاری گرنگە. بەڵێ دکتۆر محسین بەڕێوەبەری گشتی ڕۆشنبیری و هوەر سپاس کە ڕاستەوخۆ لەگەڵمان بووی.